لێرەوە ئەو هەڵمەتەی کە ڕامانگەیاندووە بۆ دروستکردنی زۆرترین بینا بۆ خوێندنگەکان دووپاتەکەینەوە وەسپاسی هەموو ئەو سەرمایەدار و هەدارانەی پارێزگاکەمان و کوردستانی ژەکەین کە بەڵێنی ئەویان پێداوین لە ئەم ساڵا گەورەترین هەڵمەتی دروستکردنی بینا بکەین و ئێمە بە پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە پشتیوانی کەرتی تایبەتی نیشتیمانی لە ماوەی ڕابردووە پێداویستی لۆجستی نزیکەی 250 مەکتەب زیاترمان لە ناو شار و دەرەوەی شارە بە هەموو قەزا و ناحیەکانەوە دەست پێ کردووە و هەوڵمان ناوە وزەی جێگرەوە بۆ شوێنانەدا بین هەوڵمان ناوە باقێکی تایبەت بە پەروەردەی تایبەت بین. گرێبەست پەیوەندی بە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە لە 4 ساڵی ڕابردوو لەبەر قەیرانەکان حکوومەت بودجەی نەبووە هەر کاتێک بودجە دانرا و تەسەوڕ دەکەم ئەوە بکرێ بۆ کابینی نوێ بێتن ئەو کاتە کێشەی گرێبەست بە پێی یاسا چارەسەر دەکرێت کە چەند ساڵێک خزمەتیان هەبێ ئەوەندا دەکرێتە ئەوەی هەمیشەی دامەزانی وانە بێژ زین چۆنە وانە بێژ ئێمە خۆمان ڕێکمان هێخستووە بە پێی پێداویستیەکانی خۆمان بێگومان وەزارەت پێویستیشی بەوە هەیە کە تەنزیمی میلاکاتی خۆی بکاتن ئەگەر تەنزیمی میلاکاتی خۆی کرد دوای ئەوە ڕێنمایی نوێ بۆ وانە بێژ دەردەچێتەوە لە ساڵی ئایندەوە ئێمە بێگومان کەم و کوڕیمان هەیە بەڵام ناکرێت بڵێن لە زۆرێک لە قوتابخانەکانی سلێمانی لە گوندەکان قوتابخانە داخراوە لەبەرەوەی میلاکی مامۆستانیە ئەو لەوانەیە ئەو حالەتانە بە پەنجەی دەست بشمێردرێ زۆر کەم بێتن ئێمە ئەگەر میلاکیشمان نەبی بە شێوەی وانەبێژ پڕمان کردوێتەوە چارەسەرکردنی کێشەکان پەیوەندی بە دروستکردنی باڵەخانە هەیە دروستکردنی باڵەخانەش پەیوەندی بە پارە و بودجە هەیە ئەو چەند ساڵی ڕابردووش وەزعی دارایی دەزانن چۆنە بۆیە ئەو قەیرانە هەیە.